بڵێ سەری مانگ معاشی ئەو کەسانی جلی شەرعیان لەبەرە 100,000 خەمسەر نایکەن بە جلی شەرعی. مدیرەکەت بەیانی پێ بڵێ بۆ نمونە مدیری دایرەکە تۆ ئافرەتی بۆ نمونە بڵێ بەیانی قبوڵم نییە کەس بەجلی ناشەرعیەوە بێتەوە تو ئەو خوا هەمووی نایکا بەجلی شەرعی. پێغەمبەر صلی الله علیه و سلم پێ دەفەرمێ بۆنی بەهەشت ناکەی بۆ جلە بێ شەرعیەوە. بۆ باوەڕ بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ناکەی بۆ کاری بۆ ناکەی بۆ ناجوڵێ ها پێتەڵێ تۆ لە ژێر لەعنەتای بەو جلە بێ شەرعیەوە. ئەگەر سبەینێ مدیرەکەت بڵێ ئەوی بەو جلە بێ شەرعیەوە بێ خەمە تێزا بۆ ئەڕۆی وە ناڕۆی بۆ دەوام. باشە بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێتەڵێ تۆ مەلعونەی و داواکە لە ئیماندارانیش لەعنەتە لێ بکە ئەگەر ئیصلاح نابی و چاک نابی. ئاوایە منافق شعوری لێدا بڕاوە ناتوانێ حەق و بەتاڵ لە یەک جیا بکاتەوە و پەیڕەوی حەقا و دوور کەوێتەوە لە بەتاڵ شعوری لێدا ماڵراوە.